بینەرانی ئازیز بیسەرانی خۆشەویست سڵاوتان لەبێ ئەم کاتتان باش پرۆگرامی ئێوارەی سلێمانیتان پێشکەشەکان بە میوانداری زۆر بەڕێز ئەکتەرێکی ئازیز کاک هاوڕێ کە ئەمڕۆ لای ئێمە میوانە قسە و باسەکەین لەسەر ئەزمموی کارە هونەریەکانی. کاک بەخێر بێ سەرچاو. سپاس بۆ تۆش، سپاس بۆ ئەم دەرفەتی بە ئێمە بەخشی. کاک پێم خۆشە سەرەتای پرسیارەکانم لەوە دەست پێکەم بزانم ئەم ئەزمونە جوانەی تۆ بۆ کەی ئەگەڕێتەوە، بۆ چ ئیشێک ئەگەڕێتەوە، لە چ کارێکە یەکەم جار بەشدار بووی، چۆن بوو هونەری نواندن و هونەری دەرهێنان لای تۆ دروست بووە؟ دەستخۆشی بەنامەکە و لێکەم سپاس بۆ تیڤی سلێمانی. من ڕەوەند هاوڕێ تەمەن 35 ساڵ 2007 بوو ڕۆژنامە پەیمانگای نەوجوانەکان بە شیشانۆ. باشە. لێوە دەستم پێک لە 2007 با بڵێم وەکو فێرخواز لەناو پەیمانگای نەوجوانەکان دەستم بە کاری هونەریەکان کرد. بیدایەت وەکو بە دەوری زۆر بچووک کۆمبارس بەشدار بووم لە کارنامەی دەرچوونی خوێندکارەکان یاخود ئەزمموونیەکان کە ئەکران. یەکەم ڕۆڵ کە بە مندرا لە شانوی قەرەجا بوو 2007 دەرهێنانی کاک ڕێباز کارنامەی ئەزمموونی بوو. لێوە دەستم پێکرد و پاشان وردە بەرە و دەرەوەی پەیمانگا کارم کرد لە دەرەوەی پەیمانگا لەگەڵ گروپ و تیپە جیاوازەکانەوە نزیکی 2 ساڵ لە گروپی بالی سەدڕووبار لێ بالیەمانە کرد. لە دوای ئەوە هات بە دەرەوە بوومە ئەندامی ستۆدیۆکتەر و لێوەی تریشەکان دەستی پێکرد. زۆر باشە. کاک کاریگەری هیچ کام لە ئەکتەرەکان ناوخۆی بە یاخود دەرەوەی کوردستان بێ لەسەر تۆ نەبووە؟ چۆن بوو ینی بە مفاجئ بوو چوویتە پەیمانگای هونەرە جوانەکان یاخود کاریگەری کەسێک هەبوو لەسەر تۆ کە حەز بۆ کارە بکەیت؟ ڕاستی بڵێم نەخێر کاریگەری کەسم لەسەر نەبوو. بگرە و کاتە زۆر مناڵ بووم و کەسێکە بوو کە پێم خۆش یەکەمین جارە باسیەکەم هونەرمەند زایرە غەریب هاوڕێی باوکم بوو و دراوسێشمان بوو. من لە مەڵکەنیا بووم. پێی وتم شوێنەگەی لە سێ تەواوم کردی شوێنەگەی هاوینەکەی بوتی شوێنەگەی بۆ تۆ زۆر باشە کوڕێکی ئەجوڵیت بەڕای من بڕۆیتە پەیمانگای نەوجوانەکان بە شیشانۆ. من هیچ شتێکم نازانی و بوو کە ڕۆژماوێ ڕۆبار ئەحمەدار کچی خاڵمە خاڵۆزامە و دکتۆر نیاز بە هەمان شێوە ناسیاوم لە ڕێی ئەوانە و تقریبا لە پەیمانگا وەرگیرام و دواتر ئاشنا بووم بەم بەشی هونەر شانە. زۆر باشەواتە هونەر لەناو خێزانەکەی ئێوە خانەوادەکەی ئێوە شتێکی نوێنە بۆ خاڵۆزەکانی باوکم بەڵێ لە مەجای هونەریشیان کرد. زۆر باشە. خانەوادەکەت چۆن پشگیریتەکەن؟ خێزانەکەت چۆن پشگیری کارەکەتەکەن؟ پیان خۆشە لەم کارانەیە تۆ بەشداریت؟ حتمما کە چویتە ناو ژیانی هاوسەرگیریەوە ینی تۆ شتەکان دابەشە بێ خاستن کە بێ کاتت دەبێت بۆ خێزان کاتت هەبێت بۆ مناڵەکانت ینی وانە ینی بۆ ماڵی باوکت بۆ دایکت بۆ کەس و کار بزانم چۆن ئەوان پشگیری کارەکەتەکەن تۆ چۆن توانیتە باڵانسێک ڕابگریت؟ تاکە کەس کە قەرزاری بم لەم مەجالەیە من خێزانەکەمە چکە زۆر جار هەموو وەرکەی ئەو بەرپرسیارەتی کە لەسەر من بووە ئەو فراغی کە من بەجێمێشتووە خێزانەکەم پڕی کردوەوە. خوا بۆ یەکتان بێڵێ ئینشەڵا. زۆر سپاس. ئەویش خۆی لە بواری هونەریە بە شێوەیەکی تر تەشکیلیە هەست دەکەم کە لێت تێگا بۆیە زیاتر پشگیرتە. زۆر باش لێتری تێگەین و قسەشمان لەسەر کردووە لە کاتی ئینتاجەکانە بەڵام ئەرکەکە قورسە لەسەرەوە. زۆر ڕاستە. ماڵ و مناڵ و دەوام و یعنی بە درێژایی تازترین ئیشم شانۆی مانگی ڕەش بە درێژایی کاتی پرۆڤەکردن یعنی ئەو دەوام هاتوچۆی دەوامی خۆی کردووە مناڵەکان ماڵداری ماڵ با بڵین زۆر ماندوو بووە لە من ماندووتر بوو. خوا بۆ یەکتان بێڵێ ئینشەڵا نمونەتان زۆر بێ. هەمیشە لە کاتی هاوسەرگیری و لە ژیانی هاوسەرگیری ینی شتەکان ئەبێت بە یەکسانی بکرێ بەڕاستیانە کات لایەک باڵانسەکە زیاتر ئەگرێتە خۆی بەڵامی تر ئەوش لەوانەیە ماوەیەکی کاتی بێت کاتەکە ئەڕواتر گرنگ ئەوەیە کە دایمە هاوسەرەکان پشگیری یەکتری بکەن زیاتر سەرکەون بەڕێی من لێرەوەی ئەڵێم لە هەموو پرۆژەیەکیان من هاوکاریە پاڵپشتیم و ئەویش بە هەمان شێوە بۆ من وایە. دەستان خۆش بێ دەستان خۆش بێ بمێنن بۆ یەک. کاک بە حکمی کە مامۆستاشیت بزانم چۆن ئەم بەهرەی خۆت گەیاندووە بە فێرخوازەکانت؟
ئەم بەهرە و تاقەیە خۆت کە تاقەیەکی زۆر باشتەیە لە بواری شانۆێ و هەنێک لە کارەکانتم بینیوە بزانم چۆن توانیوتە ئەم بەهرەی خۆت ئەم تاقەیە خۆت بگەینی بە فێرخواز و بە قوتابیەکانت لە چ ڕێگەیەکەوە زیاتر؟ هەڵبەتەوە بێ فێرخوازەکانم ئەگەر ڕۆژێک بێت ئەوان شایەتی ئەوە بن، بەڵام ئیشم بۆ کردووە و زۆرمان دووش بووم بە حکومی کە هونەر لە بەگشتی لە مەکتەبەکانە لە ناو قوتابخانە و خوێندنگەکانە بە هەڵە ڕۆشت و یعنی زۆر کەس وازانی کە هونەر بە تەنها هونەری وێنەکێشان و ڕەسمکردنە، یعنی وێنە بەڵام بەگشتی هونەر ئەگەر هێڵکاریشی بۆ بکەین شانۆیە، موزیکە، شێوە کارە، سینەمایە، ئەم بەشانە چۆن بە فێرخوازە بێنی. من هێڵکارێکم بۆ کردوون پێم وتون کە هونەر بە تەنها وێنەکێشان نییە، بە تەنها بریتین لە وێنەکێشان و فێرخوازەکانی شمتیاتی بەهرەی زۆر باشیان هەیە وەکو ئەوە و بارەی خۆڕسکە لە زۆر کەس. من خۆم تیامانیە مەسەڵەن من مامۆستای هونەرم بەڵام وێنە نازانم کێشم زۆر خراپ، بەڵام بەشەکانم پێ ناساندوون. خۆشبەختانە ئەمساڵ لە قوتابخانەی پاییز 7 بۆ 9 قۆناغی نوێکانم وەرگرت و لە دوای تەواوبوونی قۆناغی نوێیان ئەتوانن بەرەو پەیمانگای هونەرە جوانەکان یاخود پەیمانگای وەرزشی ئەو مەحەدانی کە هەیە بڕۆن و من ئاشنامکردن بە بەشەکانی هونەر و سەردانی مەیدانیمان کرد بۆ پەیمانگای هونەرە جوانەکان، هەموو بەشەکانیان بە عەمەلی بینی. زۆر ئیشێکی باشە ئەوە زۆر زۆرە لە هەموو مەجالەکانە من فیلمێکی سینەمایی چۆن دروست دەکرێت، کورتە فیلمێک چۆن دروست دەکرێت، شانۆگەریەک چۆن بەرهەمیەت و ئەکتەر چییە، دەق چییە، نووسەر چییە، دەرهێنەر چییە، هەمومان باس کردو لەگەڵیانە. زۆر باشە کاگڕەوەند مامۆستایی پیشێکی زۆر جوان هەمومان ئەزانین کە هەمومان لە ژیانمانە کارزاری چەند مامۆستایەکین بەڕاستی کە فێری ئەلفوبێی کردوین هەتا ئەو تەمەنی کە ئیتر تەخەڕوجمان کردو بە ئێستا شەوهرە بێ کارزاریان بین. قسەم لەسەر ئەوە نییە، بەڵام پیشەی مامۆستایی نەبۆ بەڕێگر بۆ تۆی ئەکتەر، هەم لە بواری کاری شانۆیی تا هەم لە بواری دەرهێنانی شا لە بەرەوەی خۆمانەزانین ئەوەی کە لەو بوارەیە ئیش بکە ئەزانێت کە کاری شانۆیی ماوەی هیچی نەوێ 3 مانگی ئەوێ بۆ نمونە بۆ پرۆڤە، هیچ نەبێ 15 ڕۆژ 20 ڕۆژێکی ئەوێ بۆ عەرز، یعنی ئەمانە هەمووی لە کاتی تۆ ئەگرێت. لە هەمان کاتە کاری مامۆستایەکەش کارێکی جددیە و کارێکی حکومی، یعنی تۆ ئەبێ ئەوەش خۆشیێک لای بکەیتەوە. بۆ بزانم چۆن ئەم باڵانسە ڕاگرت تۆ کاری مامۆستایی نەبوو بەڕێگر بۆ تۆ؟ وەڵا دەست خۆش بوو پرسیارە. کێشەکە لەوایە کە بەگشتی هونەر یاخود هاوڕێ شانۆکارەکانم یاخودەوانی لە مەجای سینەمایی شەکەن نەبوو بە پیشە، ینی پیشەیەک نێتۆ لەسەر ئەم نەبوو بە بژێوی ژیان، ینی وە کە تەنها خۆ یەکلاکی تۆ خۆ تەرخانکەی بۆ ئەم مەجالە. و زۆر جار هەموو ئەو هاوڕێیانی ترکە هەیە مەسەلەن ئەوەی کە دەوامێکی ڕستمی هەیە دەوامەکە ئەوەشی کە دەوام ڕستمەکەی نیە لە دەرەوەی ئەوەیە ئیشەکات خەریکی کەسابەت و کاری تایبەتی خۆیەتی. بەڵێ ڕێگرە، زۆر جار ڕێگرە کاتێک کە تۆ کارێک بکەیت ئەچێتە ناو پرۆسەی کارێکی شانۆییەوە یاخود فیلمێکی سینەمایی یاخود درامایەک، زۆری ئەو هاوڕێیانە تووشی ئەو گرفتار بنەوە کە لەلایەن بەڕێوەبەرەکانەوە ڕێگەیان پێ نادرێت کە خۆیان تەرخانکەن بۆ تەنها بۆ ئیشێک. زۆر جار ڕێگری زۆرێ لێ ئەکرێت و ئەو لەوە تێناگات کە تۆ ئەمە پیشەی تۆیە، ئەمە خەونی تۆیە. زۆر جار ڕێگری و لێ ئەکرێ مۆڵەتی نایەنێ، یاخود ئەگەر بدەنێ زۆر بە قورسی مۆڵەت ئەدرێت بووی کە ئەویش چەند ڕۆژێکی کەم بەس بۆ ڕۆژانی نمایش ئیجازەی تێنێەوە هیچتر. کارێکی قورسە بۆیە بەڕاستی خۆی زۆرێکیش بەداخەوە ئەمە ئەڵێم زۆرێک لەو کەسانی کە تەخەڕوجی شەکەن بە تایبەت لە پەیمانگای هونەرە جوانەکان تەنها مەبەستیانە ببن بە مامۆستا، ینی دوای ئەوە لە کاری هونەریە هیچ نابینرێت یاخود هەر تەنها بۆ ئەو مەبەستە ڕۆشتۆتە پەیمانگا کە ببێ بە مامۆستا. هەست دەکەم ئەو کەسانشی کە خەونیان ئەوەیە کە ببن بە ئەکتەر و بە هونەرمەند کە ئەچنە پەیمانگا ئەبێ باجی ئەوە بن کە ئەو مەجموعەی تر ویستوانە ببن بە مامۆستا، ئێوە باجی ئەوەش ئێن بەداخەوە. لە هەنێکیانە تەنها ئەوێ بە مامۆستا و ئیتر دوای پەیمانگا کەس نایبینێتەوە. خۆی بە درێژایی
دروستبوونی پەیمانگەی هونەرە جوانەکان ساڵانە 30 بۆ 40 فێرخواز تەخەڕوجی کردووە. بەڵێ تەنها لە بەشی هونەریە بەشی شانۆی بەتەنها لە بەشی شانۆ من باسەکەم بەشەکانی تریش هەمان شێوەیە. لەم 30 بۆ 40 فێرخوازی کە تەخەڕوجەکەن دەرئەچن لە پەیمانگە لە دوای ئەوە تاقوتەرایان بینیتەوانێت لەوانەیە دوان سیان چوار وەجبە هەبوو هەر هیچیان نەماونەتەوە لە مەجالەکە لە کارە هونەرەکەیە. مەرجی هەمووی بێتە ئاکتەرێکی باش هەمووی دەرهێنەرێکی زۆر باش. ینی من پێم من هەموو جارێک ئێڵێ بەڵێم مەسەڵەن تۆ 5 ساڵ ئەکادمی خوێندووتە ئەم بەشە تەواو کردو بەڵام مەیکەوەکی زۆر باشە ینی مەسەڵەن تۆ بە مامۆستا و خۆدێک لای بەڵام چەند جوانە وەکو بینەر ینی تیامانە وەکو بینەریش نایبینیتەوە. وایە بەداخەوە زۆرێک لە هونەرمەندەکان باس ئەوە ئەکەن کە پشگیری هونەرمەند یاخود هاوڕێ هونەرمەندەکانیان بۆ کاتی نمایشیان نییە. ینی وەکو تۆ ئەڵەی هیچ نەبێت کە ئەگەر بەشداریش ناکەی لە نمایشەکانە بەشدار بە پشگیریان بکە. ئەکرێ سەیریکە ئەگەر هەمومان ئەکتەربین نابێت هەمومان دەرهێنەرین نابێت ئەکرێ بەسەرەن بەشێک لە فێرخوازەکان کە تەخەڕوجەکەن وەکو بینەرێک بمێننەوە وەکو با بنووسن وەکو ناقدێک وەکو ئەکتەر وەکو یعنی لە دوای ئەو 5 ساڵە تۆ 5 ساڵی کەچی خوێن و بەشێک لە هاوڕێیان مەسەڵەن لە دوای ئەوە سەری نەکردەوە بە هۆڵێکی شەڕ تۆ 5 دانە ساڵ لەوێ خوێنوتە لە کاتی خۆشیان زۆر ئەکتیڤ و زۆر چالاک و زۆرە بەڵام دوایی نایبینیتەوە بەداخەوە. کاگرۆن با باسێکی تازەترین کارێت بکەین مانگی ڕەش. زام ئەم کارەتان دەرهێنانی کێبوو بیرۆکەی کێبوو چۆن بوو بڕیارەتدا لەم کارە زۆر جوانەیە بەشداربی پێشتر تەکیدم کە دەقەکەت خوێندوێتەوە لە دەقەکەی کە خوێندوتەوە خۆتت یان نەبینیەوە کاگڕەوەند ئیشێکی زۆر زۆر جوان بوو طبعاً ئێستا نمایش تەواو بووە من حەزمە کرد ئەم پرۆگرامە لە کاتی نمایشەکەیە پێشکەشمان بکردایە بەڵام باسی کێوت کرد کە تۆ هەم مامۆستایشیت کاتت نەبوو بۆ چاوپێکەوتن حەزمە کرد ئەو کاتە بۆیە بۆ یعنی داوا لە بینەران بکەم کە بە هەمووی بچێت سێری بکە ئیشێکی زۆر زۆر جوان بوو تاقەیەکی زۆر باشت هەبوو حەزەکەم خۆت باسی ئیشەکە بکەی بزانم چۆن بوو بڕیارتدا. سپاس بۆ جوان بینیت. شانۆی مانگی ڕەش دەقی بەهرامی ئەفشاری باشەوە دەقەکە فارسی دەقەکە فارسی بوو بەڵێ و دەرهێنانی بەرزان عیسمەت. باشە ئێمە دەقەکە دەستکاریمان کرد و بە ئێستان و ئێرانمان تیا کرد ئاعدادمان کردەوە ئەتوانم بڵێم بە ئێستای سلێمانیمان کرد. من سەرەدا کە بەرزان دەقەکەی بۆ ناردم خوێنمەوە لە دوای خوێنەوەی زۆر لەحظات و زۆر حاڵەتی خۆم تیابینیەوە دەقەکە زۆر جوان بوو لای من و لەگەڵیا دانیشتم دەقەکە مۆنۆدراما بوو یەک ئەکتەری تیا بوو بەڵام بە ئیتفاقی هەردوو لامان دوای وتوێژێکی زۆر گەیشتنەوە قەناعەتی کە کۆمەڵێک کارکتەری ئیزافە بکەیت بۆ دەقەکە و بە تایبەتیش ئەم دەقە یاخود ئەم نمایشە ئێمە پێشکەشمان کرد بە بینەرانمان لە شاری سلێمانی چکە تام و بۆی شاری سلێمانی کاگڕەوەند ئەم کارەی کە کردوتانە ناوەڕۆکی کارەکە زیاتر باز لەو نەهامەتیانە ئەکاکە بەسەر ئەکتەرات لە ئێستاە ئەگەر بڵێن نەک لە ئێستاشا لە ڕابردوو شالوانی ئەم کارە هەر بەردەوام بێ لە داهاتووشە ئەکتەر تووشی ئەو نەهامەتیانە ببێتەوە. بزانم هاوڕێکانت هاوڕێ هونەرمەندەکانت هاوڕێ شانۆکارەکانت ئەو کەسانی کە بینەری شانۆکە بوون تا چەند فیدباکیان بۆ تۆ چی بوو بە تایبەت لەو ڕۆوەی کە تۆ ئەو پەیامەت گەیان کە ئەمە نەهامەتیەکانی ئەکتەرە. تاوان بینەرمان زۆر باش بوو ئێمە بە درێژایی 11 ڕۆژی نمایش 11 ڕۆژ نمایشمان بەردەوام بوو فیدباک زۆر باش بوو بە حکومەی کە ئیشەکە هەم بۆ کەسانی نوخبە و هەم بۆ بینەرە ئاسایەکانمان جێی باوەڕیان بوو بەسەرەن چێژیان لە نمایشەکە وەرەگرت بۆ هەردوو بیەکە ئیشەکەیان هەزە بوو لایەن ئەو حەزیان بە ئیشەکە هەبوو. ئێمە بە درێژایی 3 مانگی پرۆڤە کردو زۆر کارمان لەسەرەوە کردمان ناکرێتەوە مەسەرەن
ئەم ئیشە بەتەنها بۆ نخبەکە بکەیت یاخود بەتەنها بۆ خەڵکی ئەوان بکەیت ئێمە ئەوە کێشەی بینەری کوردی بۆ هەردوو بینەرەکە با بڵێن ئیشمان کرد و لاینەکەی هەم کۆمیدیا بوو هەم تراژیدیا و چیرۆکی ئیشەکە باز لە ژیانی ئەکتەرێکە ئەم نووسەری کە ئەم دەقەی نووسیوە خۆی ئەکتەرە یەکێکە لە ئەکتەرە دیارەکانی ئێران باشە باز لە ژیان و نەهامەتی خۆی کە چۆن هاتوتە سەرشانەوە چۆن هاتوتە ناو دنیای سینەما و بە چ ناڕەحەتیە گاتووە بەراوردمان کرد بێرە لێرەش هەر بە هەمان شێوەیە یعنی لای زۆرێک لە هونەرمەندانی پێش خۆمان و دوای خۆشمان و بە ئێستای خۆشمان کەتیاین هەمان کێشە و معانات هەیە و بەردەوامیش دووبارە بێت و تکرارە بێتوانێت بۆیە فیدباکی زۆرێک لەو هونەرمەندانی کە هاتوون یاخود و بینەرانی کە هاتوونی میشیان وەرگرتووە بە تایبەت هونەرمەندەکان خۆیان تیابیری بێتوانێت زۆر باش توانە هەستەکەین باسی ئێمەت کرد و باسی ئەو معاناتانت کردو کە بەسەر ئێمە هاتووە پەیامەکە لە جێ خۆیان بووە پەیامەکە گەیشتووە زۆر باشە باسی ئەوەت کرد کە ئەم دەقەتان بە کوردی کردووە زیاتریش بە سلێمانەیی کاگڕەون ئێمە تا چەند خاوەنی دەقی خۆماڵی خۆمانین هەر لەم دەقە بیبینین دەقەکە لە فارسی و کراوە بە کوردی ئێمە تا چەند خاوەنی دەقی خۆمانین ینی دەقی خۆمان ئەوەندەمە دەقمان کەمە کە ئێمە پەنابەرین بۆ دەقی فارسی و عەرەبی و تورکی هەستەکەم زیاتر کەمترە ئێمە ئەتوانین بڵین زۆر کەمە چکە ناشکرە بڵین هەر نییە دەقمان کەمە و دەق نووسیشمان کەمە نووسەری کوردمان یاخود دەقی کوردیمان زۆر کەمە ئەوەی کە هەبێت ینی باسی دەقی جیهانیەکەی بە سەدان و هەزاران دەقی جیهانی هەیە بۆ ئیشکردن بەڵام وەکو دەقی کوردیمان زۆر کەم حکوی کە لە مەجارەکە یاخود نووسەری کوردیمان زادوی کە تێکستی شانویە نووسێت زۆر کەمە هونەرمەندانە ڕۆڤەیە لە مەجالەکە کە دەقی شانوی ئەنووسێت و دڵشاد مستەفا هەیە هەن بەڵام بەڕاستی کەمن ڕێژەین زۆر کەمن بڵێ زۆر جوار دەرهێنەرەکان پەنابەنە بەر دەقی بیانی لەبەرەو حاڵەتێکە نییە زۆر باشە کاگڕەون ئەمە نابێتە هۆی ئەوەی کە بینەری کورد بە تایبەت بینەری شانۆ کەم بێت چونکە زۆرێک لەو شانۆیانی بۆ نمونە ئەیبینین ئێستا خۆت بەڕێز ئەکادیمیت لەوانەیە لە هەنێ دەق هەیە چێژی لێ ببینی لی تێ بگەی بەڵام بۆ کەسێکی ئاسایی لەوانە نییە لە هەنێ دەق تێ بگات بۆ نمونە لە زۆر شانۆگەری بینی ومانە لە کاتی تەواوبوونی شانۆگەریەکە هاوڕەکەی بە هاوڕەکەی تری و تۆ ئەمن هیچ تێ نەگەیشتم تۆ تێگەیشتی ینی ئەمەش نابێتە هۆی ئەوەی کە بینەری کورد لە شانۆ دوور بکەوێتەوە لە بینینی شانۆ دوور بکەوێتەوە بەڕای من زۆر با بڵێن دەق کاریگەری نیە لەسەر بینەر بەو شێوازی کە باسەکرێت کە زۆر جار بزات ئەگە دەقی کوردی نەبێ و بیانی بێت هاوڕێم شوان کەریم دەقێکی بیانی هێناوە ئیشی لەسەر کردووە 3 مانگ 4 مانگ دو ڕۆژەکانی بابلێ فیدباکی بینەر زۆر باش و بینەرێکی زۆر باش و کەواتە بینەر هەیە بەڕاستی بەڵام بینەر تینووی ئیشی باشە ئینتاجی باشە و ئیشێک بڕوات چێژی لێ وەرگرێت و با بڵێن چەندین شانۆکاری ترمان هەبوو کە ئیشان کردو مانگ دوو مانگ بینەریشی هەبووە و زۆر باشیش بووە بەراورد بۆی کە ئیشێکی ژەکرێت بینەری کەمە یاخود بینەری نییە هەڵبەتە جۆری کارکردنی ئەم دەرهێنەرە یاخود جۆری ئەو ستافە بە شێوازێک ئەم نمایشە ئەخەنە پێش چاوی منی بینەر و لە ڕووی ئەعلامیەوە چی بۆ ئەەکەن ئێمە ینی بەداخەوە بەڕاستی لە ڕووی ئەعلامیەوە ئێمە زۆر لاوازین بەگشتی بۆ هەموو کارە شانۆکانەوەی کاکرێت لە ڕووی ئەعلامیەوە زۆر لاوازین مەسەڵەن ئەعلامێکی زۆر باشی بۆ ناکرێت بۆ ئینتاجە شانۆیەکانمان بەشێکی ڕەبتی بەو فەند و ئەو بودجەیە کە لەبەردەستا ڕەنگە بەشی ئەوە نەکا کە تۆ نیوەی بودجەکەت بیتەوە بە ڕیکلامێکی باش بەڵام ئەوە ناگەێنێ بڵی بینەر تۆراوە لە نمایشە شانۆیەکان چکە لە ڕابردووە بینیمانە کە ئەوی شەکراوە و چەندین ئیشی تریش کراوە ئەو هاوڕێ شانۆکارانەمان بینەرێکی زۆر باشیشیان هەبوو کەواتە بینەر نەتوەراوە بینەرێکی زۆر باشیشمان هەیە بەڵام بینەر تینووە بە ئیشی زۆر باش بە ئیشێک کە چێژی لێ وەربگرێت ئیشێک کە خۆی تابینێتەوە زۆر باشە کاگڕەوەند بزانم
هەمیشە کە دەقێکت ئێنێ بۆ ڕۆڵبینین تایە پێت خۆشە بزانی کەسی بەرامبەرت کێ کە ئاکتینی لەگەڵا ئەکەی بۆ نمونە هێڵی سوور هەیە لای تۆ کەسێک بێت کە بڵێ من ئەمە ئاکتینی لەگەڵا ناکەم حەزم بە ئاکتین نییە لەگەڵیە حەز ئەەکەی پێش ئەوەی کە قەرار بی ڕۆڵ وەربگری بزانی کەسی بەرامبەرت کێیە خۆی گرنگترین شت بۆ ئیشکردن وەکو ئەکتەر دەقەکەیە دقەکە بەلاتەوە زیاتر تا چەند دقەکە خۆتی تیابینیتەوانێت تا چەند دقەکە بۆ تۆ زۆر جار دەقی باش ئینتاجی زۆر باشی لێ بەرهەمێت بەڵام دقەکەت خراپ بوو بناغەکەت خراپ بوو یعنی چەندین ئەکتەری زۆر باشی لەناو ئیشەکە تا بن سەرکی ئیشێکی باشی لێ بەرهەم نایەت و بۆیە دقەکە زۆر زۆر گرنگە و نەخێر پێوەرنی ینی من لەم ئیشە تازەیەمە بەرکەوتم لەگەڵ 12 بۆ 13 ئەکتەرا هەبووە کە هەمووی خوێندکاری پەیمانگا بوون و یەکەم جاریشم بووە بیان بیرم با بڵین بەڵام هەستێکی چۆنە ئەوە کاگڕەوەن هەستێکی چۆنە بۆ نمونە ئەو قوتابیانە هەمووی لە تەمەناو لە ئەزمونان لە تۆ مناڵتر بوون ینی هەستێکی چۆنە هەستەکەم لە کاتی ئیشەکانی ترتە ئەوانەی کە بەریە کەوتون هەمووی لە تەمەن و لە ئەزمونیشا لە تۆ باشتر بوون ینی ببوورە ئەمە ئەوە نیە لە ئاستی تۆ کەمکەمەوە بەڵام ئەم هەمانەکە ینی هەم مامۆسای خۆت بۆلانێ ڕۆڵ لەگەڵا گێڕابێ ینی ئەمە هەستێکی چۆنە کە هەم لەگەڵ ئەو کەسانی کە زۆر بە ئەزمونن ڕۆڵ بگێڕی و هەم لەگەڵ ئەوانی کە لە تۆ مناڵترن لە تەمەناو لە ئەزمونیشا لە تۆ کەمتر ئەزانن هەستێکی چۆنە لە ئیشێکی ئاوا جوانیشە من ینی بەڕاستی کە سەیری ئەو فێرخوازانەمە کرد خۆمم تیابینیەوە من فێرخوازی پەیمانگا بووم بە شانازیەوە لەگەڵ کاروانی عوسمان شێوارە ئیشم کردو کە یەکێک بۆ تاقە زۆر زۆر جوانەکان لە شانۆیە ئەو کات فێرخوازی پەیمانگا بووم بەڵام زۆرترین سوودم لە کاکاروان وەرگرتووە لەگەڵ سەفینێ نوشکریا کارم کردو لەگەڵ دلێر ئەحمەد و ڕێی بن سەدیق و لەگەڵ زۆر ینی من لەو فترە زەمەنی کە لە پەیمانگایە بووم زۆرترین کارم کردو لە دەرەوە زۆر باش بۆیە زۆر جار کە ئەمان مەبینی خۆم تیابینیەوانێەوە بالفعل زۆر زۆر باش بوون زۆر داهاتووکی زۆر باشیان لێ چاوەڕوانەکرێ بۆیە بەڕای منەوە پێوەرنیە چکە منیش هەروە دەسم پێ کردووە هەمووانی پێش منیش هەروە دەستیان پێ کردووە هیوادارم لە داهاتوە زۆر باش من هەمویان بینمەوە لە شوێنی زۆر باش و پێگەی زۆر باشە ئیشەڵڵا ئیشەڵڵا هەروە بێ کاک ڕەوان باسێکی ستودیۆی ئەکتەرم بۆ بکە بزانم تۆ ئەندامی ئەو گروپیت بزانم خۆبەستنەوە بە گروپێکی تایبەتەوە بۆ ئەکتەر باشە چونکە هەنێک لە ئەکتەرەکان هەندێک لە هونەرمەندەکان ئەڵێن خۆبەستنەوە بە گروپێک یاخود بە شوێنێکی تایبەتەوە شتێکی باش نییە لەوانێ لە کارێک ئەو گروپە نەیەڵە بوونە لەگەڵ گروپێکی ترا کار بکەم یان هەنێک ڕێنمایی ئەیان یاخود هەنێ مەرجیان هەیە ئێمە نەتوانین جێبەجێ بکەین بزانم ستودیۆ ئەکتەر بۆ تۆ چی گەیاندووە ئەو ئەزمونە بۆ تۆ چۆنە ستودیۆ ئەکتەر بەڵێ ئەندامی گروپی ستودیۆ ئەکتەرم من دەرگایەکی زۆر باش بۆ من زۆر باش بۆ من و سەرجەم ئەو ئەندامانی ترکە لەناو گروپی ستودیۆ ئەکتەران و سەرپەرشتیاری گروپەکەمان سەفینە نوشکرێ لێرە و سڵاو و ڕێزم بۆی هەیە من لە کە فێرخوازی پەیمانگا بووم ئاشنا بووم بەم گروپە و چوومەنەوە ئەم گروپە و زۆر دەمێکە بەڵێ لە 2008ەوە زۆرترین ئینتاجەکانی من لە ناو ستودیۆ ئەکتەرا بووە بەڵام ئەوە پێوەرنی ڕەنگە پەیڕۆ پرۆگرامی گروپێک بۆ گروپێکی تر فەرقی هەبێت بەڵام لای ئێمە ئەندامان هەیە لە دەرەوەی گروپی ستودیۆ ئەکتەرە لەگەڵ تیپ و گروپەشانەکانی تریشا کاری کردو و ئیشی کردو و زۆر ئاسایش بۆ لای یعنی نەبەسراوین تۆ بووی کە ئیلا ئەبێت لەگەڵ لەناو ستودیۆ و بەتەنها لە ئینتاجەکانی ستودیۆ تۆ ئینتاج بێت من خۆم ئیشم کردووە لە دەرەوەی ستودیۆ ئەکتەر لەگەڵ تیپی کۆمەڵی نۆجوانەکانی کورد لە دەرەوەی ئەوە لەگەڵ کاکاروانە ئیشم کردو لەگەڵ زۆر کەسی ترا ئیشم کردووە لە دەرەوەی ستودیۆش بوو ئینتاجێکی ستودیۆش نەبووە بە خۆشحاڵی و ئیشم کردووە و بەگرە پاڵ پشت و هاوکاریشم بوون و لە پلانیشمانە هەیە کە ستودیۆی ئەکتەر لە دوای 23 لە ساڵی ئایندەیە با بڵین ئەبدەیتێکی زۆر باشی بۆ بکەینەوەی بێتەوە بۆ یەکێک لە گروپە زۆر باشەکان بە ئینتاجی باش و کۆمەڵێ پلان و پرۆژە و پەیڕەوی هەیە کە بخینە بەر
باس و خواست زۆر باشە کاگڕەوەند بزانم لە نوێترین کارتان چیە نوێترین کاری کاگڕەوەند وەکو ئەکتەرە یاخود وەکو دەرهێنانە کاری تیاکات نوێترین کارمان کارێکە قسە و باسمان لێ کردووە لە ئێستاە هەر کارێکی ستۆدیۆکتەرە و لە ئێستاە خەریکی نیقاشین بووی کە چی بکەین و بەڕاستی تا ئێستاش نازانم وەکو ئیخراج لە ناو پرۆسەی هەم یاخود وەک ئەکتەر لە ناو پرۆژەکەی هەم بەڵام کاری شانۆیە بەڵێ هەر کاری شانۆیەوە کارێکی ستۆدیۆکتەرە و کارێکی تازەی ستۆدیۆکتەرە بە هیوام لە کات و ساتی خۆیان کارێک بێژێ ڕەزامەندی هەموو بینەران بێت ئینشەڵا دەستان خۆش ژەماندوو نەبن ئینشەڵا کارێکی جوانە بێ حتمەن بەڕێستان و هاوڕەکانتانی تیابن هەر کارێکی جوانە بێ بەدڵنیایە و کاکڕەوەند من شتێکی ئەو تۆم نەماوە ئەگە بەڕێزت شتێکت ما بێ باسی بکەی پێت خۆش بێ باسی بکەی وەڵا زۆر سوپاستانەکەم سوپاس بۆ ئەم دەرفەتە هیچ شتێکم نییە زۆر باشە زۆر سپاس زۆر سپاس بۆ کاگڕەوەند هاوڕێ کا بەڕێزیان شانۆکار بوون ئەمڕۆ لای ئێمە میوان بوون قسە باسمان کرد لەسەر ئەزمموی هوەری کاکە ڕەوەند تا پرۆگرامێکی تر هەر شاد بن خواتان لەگەڵ بێت.